بە مەبەستی بە دواداچوونی زیاتری پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن و ئیشوکارەکانی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک کە لە نێوان کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی پێکهێنراوە وەفدێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری و مەکتەبی هەڵبژاردن سەردانی کەرکووکیان کرد. وەفدەکەی کۆمەڵ و مەڵبەندی کەرکووک لەگەڵ مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی کۆبوونەوە و تاوتۆی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کرا و پلانەکانی داهاتوو قسە و باسی لەبارەوە کرا. ئەمڕۆ ئێمە لە مەڵبەندی شەشی یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆشحاڵ بووین بە هاتنی برانی بەڕێزمان ئازیزمان بۆ مەڵبەندی شەشی یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئەم دانیشتەمان ئەو زنجیرە دانیشتانێک یەکتریا کردومانە و لە ڕابردووە کردمان لە ئایندەش ئەیکەین سەبارەت بە هەڵمەتی هەڵبژاردن و سوپاس بەخوای گەورە ئیستا ئەم لستی مەشخەڵ کە سوپاس بەخوای گەورە سەدایەکی زۆر چاکی لە ناو شاریعی کەرکووکە و جێی متمانە و جێی ئومێدی خەڵکە و دانیشتبووین و پلانی ئایندەمان چی بۆ هەڵمەتی هەڵبژاردن. ئێمە داواکەین لە خەڵکی هاوڵاتیانی شاری کەرکووکی خۆشەویست یەکەم جار هیچ شتێک ساردیان نەکاتەوە. ئێمە لێرە لەو ناو شاری کەرکووکە کوردبوونمان پێناسەمانە زۆر گرنگە خەڵکی ئەمە لە یاد نەکە. ئێمە بێ هەمومان بچین لەسەر سۆنخەی دەنگدان هەموو خەڵکەکانی خۆمان و پەیامێکی ترم بۆ هەموو هاوڵاتیانی شاری کەرکووک ئەوەیە کە شتێک مەکەن کە تاقیتان کردوێتەوە. ئێمە هاتوین بە پشتیوانی خوای پەروەردگار ئەمانەوێ بە دەستێکی ئەمین بە پاک بە ڕقابەیەکی تەواوەوە بە ڕقابەیەکی خوایە دیفاع لەم خاکە بکەین و دیفاع لە مافی هاوڵاتیانی شاری کەرکووکی خۆشەویست بکەین. هاوکات کۆبوونەوەی نێوان وەفدی ئەنجومەنی باڵا و مەکتەبی هەڵبژاردن و مەڵبەندی کەرکووک بۆ هەمان پرس بەڕێوە چوو تیایدا ئاتیشە خرایە سەر هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردن و پلانەکانی قۆناغی داهاتوو. خی گەورە مێرەباندیارە ئێمە ئەمڕۆ سەردانی شاری کەرکووکمان کرد لەگەڵ تیمەکانی بانگەشەی هەڵبژاردنی لیستی مەشخەڵی کەرکووک و کاندیدی ژمارە 2 لیست بەڕێز مامۆستا فەرحان کۆبووینەوە بە دواداچوونمان کرد بۆ کاروبارەکانی هەڵمەتی هەڵبژاردن. سپاس بۆ خی گەورە هەڵمەتێکی باش لە شاری کەرکووک بەڕێوە ئەچێت کە لێرەوە دەستخۆشی لە تەواوی تیمەکانی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەریەکەم برایانە خوشکان بۆ ئەو کارانیان هیوای سەرکەوتن بۆ لیستی مەشخەڵی کەرکووک و کاندیدی ژمارە 2 بەڕێز مامۆستا فەرحان خوازم. یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هاوپەیمانی مەشخەڵی کەرکووکیان دروست کردووە. هیواخوازن لە داهاتوودا بتوانن متمانەی هاوڵاتیانی کەرکووک بەدەست بێنن و بە دیدێکی ئیسلامیانە خزمەتی هاوڵاتیانی شارەکە بکەن. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.